ئەمانە بریتین لە ئەم خوریانە. يعني من بەبێ خوێنەواری هاتمە ئەو شێوەی ئێداماو بوو. مزگەوتی گەورە کوڕە ئێرانێکە ئەو ڕەنانەی کە من کڕیما کام ڕەنگەت لێ پێم بڵێ ئیتر هەر پێ بەڵێن مەسیتر شت نافرۆشم مەسە باشی ئەمە سیرامیکەکە بوو ئەمە خۆم لە دەرەوەی سلێمانی ئەمانیان بۆ کڕمووی ناوم ئەژین فؤاد مستەفا ئەندامی یەکێتی کەمەندامانم لەم ڕێکخراوە 3 ساڵە سەرپەرشتی 11 ئافرەتەکەم بە کاری دەستی. کارەکانی ئێمە لە 3 بەش پێکاتوە بەشی سیرامیک، بەشی چنین و خەیاتی لەگەڵ ئێکسسوارات. ئەم ڕێکخراوە تەقریبەن لە 97ەوە دامەزراوە. من لە 2005ەوە بووم بە ئەندامی ئێرە بەڵام 3 ساڵە ئیتر پێشتریش لە دەوراتە بەشداری مەکرد کۆمپیوتەر و خەتخۆشی و ئەمانش بەشداری مەکرد خەیاتی و بەڵام 3 ساڵە ئەم دەورەیەمان بەردەوامە بۆی ئەندامەکان تواناکانیان زیاتر بێت. سەرەتا 24 ئافرەت بووین بەڵام ئیتر دوایی ئەوانەی کارە دەستیەکانیان زۆر باش هەڵ ئەسەنگێنرا جوان بوو ئەوانەمانەوە و ئەوانەی تر وازیان هێنا. ئێستا 11 ئافرەتی. دوانمان تایبەتە بە ئیشی سیرامیک. ئیشی سیرامیکەکان ئەوانەیکەن. دوانمان تایبەتە بە خەیاتی. ئیتر 8مانە هەموو ئیشەکان ئەکات. یعنی خەیاتێکمان هەیە کوێستانخان هەم خۆی شێفە، هەم خەیاتە، هەم لە ئێکسسواراتەکانی یارمەتیمانەیە و یعنی بە تێکەڵی ئیشەکانی ژەکات. زیاتر چالاکیەکانی ئێمە بڵێن بە زۆری هاوکاریکردنی کەمەندامانە ئەوە ئیتر بە دەرەجەی 1 دوای ئەوە دەورات و شتە کرێتەوانێ ئیتر بەپێی توانە بەشداریەکەین. فیستیڤاڵی وا هەیە ئێمە سوپاسیانەکەین لێرەوە حەقە دەستخۆشیان لێ بکەین یەک ناویان بێنین. ئێمە سەرەتا کە لێرە دەستمان پێکرد یەکەم ڕۆژ 2022 3 ئافرەت بووین. ڕۆژ بە ڕۆژ زیامان کرد. یەکەم سپۆنسەرمان کە کردیانین دەستخۆشیان لێکەین یەکێتی ژنان بوو سپۆنسەریان کردین و کۆمپانیای ئاراز ئەوە یعنی زۆر کەسی تر سپۆنسەریان کردوین بەڵام ئەوان یەکەم کەس بوون کە پشتی ئێمەیان گرت و ئێمە بە پشتیوانی ئەو سپۆنسەری ئەوان دەستمان کرد بەم ئیشە. بە تایبەت بۆ خاوەن پێداویستی تایبەت زۆر پێویستە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە. هەمانە ئێستا پێویستی بەم پارەیە نییە بڵێن فرۆشمان هەبێ و بەس لەبەر لایەنی دەرونی خۆیەت. یعنی لە ماڵەوە کەمەندامی هەیە خۆی کەمەندامە، هەمانە لە ماڵەوە کەمەندامی هەیە خۆی ساغا. زۆر باش یعنی لە بارەی مادی و معنەویشەوە پێویستە هەوڵ بدرێ هەروە دانەنیشیت. من لێرە هەر ئەندامێکی ئاساییم بەڵام بۆ ئەم دەورەیە کە 3 ساڵە سەرپەرشتی ئەەکەم ئیشی بازاڕکردنەکە من ئەیکەم پێویستیەکانیان بۆ دابینەکەم چیان پێویست بێ. پەیجیشمان هەیە پەیجەکەش هەر من بەڕێوەی ئەبەم هاوکاریشیانەکەم بڵێن لە شت دروستکردنە اینجا دیزاینی شتەکان هەمووی خۆم بۆیان دائەنێ. ئەمانە بەشداری کردووە لێرە زۆر یعنی شێوازی مامەڵەکردنیشی باش بۆ لەگەڵ خەڵکە لە فیستیڤاڵەکانە هەیە دەستڕەنگینەکەی زیاتر بووە خۆی دەستڕەنگین بووە ئێمە ئەوانەمان هەڵبژاردووە کە دەستڕەنگینییان هەبووە لێرە باشتر بووە زیاتر ئێمە ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە چوین هەمانە خۆی نەک هەر لەگەڵ ئێمە بە جیاش بەشدارە بێ لە پێشانگاکانە. پلانی ئێمە ئەوەی ئیشاڵڵا هاوکاریمان بکەن ئەم پرۆژەیەمان یعنی گەورەکەین یەکەم خاڵ یعنی ئەوەی کە لە مێشکی ئێمەیە پرۆژەکەمان گەورە بێ قازانجێکی باش بکەین هاوکاری کەمەندامەکانی پێ بکەین هینا و ڕێکخراوەکەی خۆمان هەیە بڵین زەواجەکات حەزەکەین ئێمە بڕە پارێکمان لەبەر دەستا بێهی ئەم پرۆژەیە هاوکاری بکەین یعنی ببین بە ڕەمزێکی زۆر جوان بۆ ڕێکخراوەکە
اینجا زیاتر بڵین بە وڵاتان بناسرێنین ئەمە بەرهەمی ئەوەنە ئافرەتە سەیری ئیشەکانیان بکەن ینی بەڕاستی زۆر دەزڕەنگێنن ئێستا ئێمە بەشی سیرامیکەکە لە فیستیڤاڵەکانە بەس ئێمە هین ئەو سیرامیکە دائەنین لەسەر مێزەکان و لە کۆشکەکانە پەیامی من ئەوەیە ئینشاڵڵا هەرچی لە مێشکتانە ئەوەی ئەتوانن بیکەن یعنی هیچ شەرمی ناوێ زۆر خۆش یعنی هەر بۆ لایەنی دەرونی خۆت زۆر خۆشە من بڕوا بکە هەفتانەکەین بۆ ئێرە جاری وایە هەفتەی جارێکیان هەفتەی دوو جار خواخوامە ئەو ڕۆژە بێ هاوڕێکانم ببینم ئەوەنە دڵخۆشین بەیەکەوە.